ئەم خاڵە سەربازیانە پێشتر پێشمەرگەیان تێدا بووە، بەڵام ئێستا هیچ کام لە پێشمەرگە و سوپای عێراق بۆیان نییە هێزی تێببەن، بەو پێی دەکەونە سنووری نێوانیانەوە و پڕکردنەوەیان پێویستی بە ڕێکەوتنی سەربازی هەردوو لا هەیە. 5 خاڵ لەسەری ینی هینیان کردە حواریان کرد یا مباحثاتیان کرد، یەکی ئەمەیە لەم یان یەکی ئەم خاڵان 5 خاڵەکە ئەوەیە ئەم فەراغە ئەم مەسافەکە کێ ئەتوانی مثلەن چۆن تەنسیق بکەم بێن پێشمەرگە و بێن هێزەکان عێراق، یان دیارە چ شتێکی تەوفیق ینی خۆیان تەسریحیان نەدەیاندا کە وزارەتی پێشمەرگە یا تەفاسلەکە بەس دیارە اتفاقات هەیە لەسەر ئەمە. ناوچەیەکی بەرفراوانی نێوان پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچە کێشە لەسەرەکان تا ئێستا هیچ هێزێکیان تێدا نییە. وەزارەتی بەرگری عێراق و پێشمەرگەش بۆ پڕکردنەوەی ئەو ناوچانە لە گفتوگۆدان و پێشتر سەردانی ئەو ناوچەیەیان کردووە. وەفدێک سەر بە وەزارەتی عێراق لەگەر وەفدێکی وەزارەتی پێشمەرگە هاتوودەتە ئەو ناوچانەی کە پێشمەرگەی لێیە و ئەو ناوچانەی سوپای عێراقی لێیە، ئەو ناوچانە تەنابەت مەسخە کرێ. پێشمەرگە و سوپا لە هەندێک ناوچە زیاتر لە 5 کیلۆمەتر نێوانیانە، لەو نێوەندەدا هیچ هێزێک بوونی نییە، لە کاتێکدا دەیان گوندی تێدایە. والله أي أمنية ما عندنا هسه هنا، أمنية هاي المنطقة كلها هیچ ئەمانێک نییە لەم ناوچەیەدا، ئەم شەقامەی دەبینن هیچ هێزێکی لێ نییە، نەخاڵی پشکنین و نە ئاسایش بوونی هەیە. بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپا لە ئەنجامی شەڕی نێوانیان لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 دروست بوو، بەڵام ئێستا دەیانەوێت بە ڕێکەوتن بۆشاییەکە پڕ بکەنەوە. ڕەبیە سەربازیە چۆڵەکان و ئەو ناوچانەی کە دەکەونە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقەوە و تاکو ئێستا هیچ هێزێکیان تێدا نییە، هاوشێوەی ئەم ڕەبیە سەربازیە گەڕانەوەی هێز بۆ ئەم ناوچەیە چاوەڕوانی ڕێکەوتنی نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراقە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.